فۆرال سەرۆکی ناوەندی لێکۆڵینەوەی دێتام لە تورکیا بە تێگەیشتنی ئێوە دەبێت سیاسەتی کوردستانی نێچیروان بارزانی لەو 4 ساڵەدا چۆن بێت داخۆ بتوانێت ڕۆڵێکی ئیجابی بگێڕێت لە ئەگەری دەستپێکردنەوەی دیالۆگی کوردی تورکیدا لە تورکیا؟ Günaydın, çok teşekkürler. Hazır onu şahsım ve DİTAM adına selamlıyorum. Bu vesileyle Kürdistan Federasyonu Başkanı seçilen Sayın Neçirvan Barzani'yi kutluyor ve Kürdistan halkına yaptığı پیرۆزبایی لە بەڕێز نێچیروان بارزانی دەکەم و گەلی کوردستانیش پیرۆزباییتانە دەکەم سوپاس. farkında olduğunu biliyorum. دەزانم ئێستا لە بارودۆخێکدان هەرێمی کوردستانیش بە ڕێقارێکدا دەڕوا بوو بەڵام ئەوەی کە بێگومان ئەو ئەزمونەی کە بەڕێز نێچیروان بارزانی هەیەی دەزانم کە زۆر باری ناوچەکە ئاسان دەکات ئەو سەرۆکایەتی هەیە چەترێکە لە کوردستان ئەم چەترە دەکرێت هەمووان کۆ بکاتەوە بەبێ جیاوازی بۆیە لێرەوە ئەوەی کە لە بەڕێز نێچیروان بارزانی وەکو کوردێک کە لە دیاربەکر دەژیم ئەوەیە سەرەتا یەکێتی باشووری کوردستان هیوای هەمومانە بێگومان ماوەی 25 ساڵە بە شێوێک لە شێوەکان بە سەربەخۆیی ئیدارەی ئەو ناوچەیە دەکەن ئیدی هەنگاو بۆ دروستبوونی دەوڵەت و دەستکەوتی دیکە ئێمە چاوەڕێ دەکەین بە تایبەتی یەخستنی هێزەکانی پێشمەرگەش هێزە چەکداریەکان دەبێت یەک پارچە بن بە هەمان شێوە بن و بە یەک چاو ببینرێن چونکە لە 30 ساڵی ڕابردوو هەمومان بازی ئەم پەرتەوازەیەمان داوە تاڵی زۆرمان چەشت دیسانیشەوە لێرە هیوامان وایە بە شێوەشی دادپەروەرانە ئەم حکومە بکرێت و یەکێتی لە بابەتی دادپەروەریدا پێویستە دیقەت هەمان هەبێت هەروەها پێدانی مافەکان و حەق و حقوق و شەفافیەتی خۆی هەیە سیستەمێکی گشتگیر پێویستە دابنەزرێت دیسانیشەوە پێویستە ئەمە کۆتایی پێبێ ئەم پەردەوازەی کە لە ڕابردوودا خەمی پێدان ئیدی کوردان دەبێ بە شێوەی خۆیان بەڵام زیانن بە تایبەتی لە مادەکانی دەستوری عێراق بە تایبەتی مادەی 140 کە پێویستە کاری بۆ بکرێت دەبێ داکۆچی لە مافەکانی کورد بە شێوەیەکی هۆشیارانە و بەدیقەت بکرێت بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردان لە هەر هەموو بابەتەکان گرنگترە دەکرێت لێرەدا لە بابەتی پەروەردەوە یەکگرتن دەست پێ بکرێت کوردێکی سلێمانی کوردێکی ناوچەیەکی دیکە و کوردێکی ڕۆژئاوا کوردێکی باکوور پێویستە لە یەک نزیک ببنەوە دەکرێت لە بابەتی پەروەردەدا ئەمە لە باشووری کوردستان کاری لەسەر بکرێت. لەهجەکان بێگومان جیاوازیان هەیە بە تایبەتی پێویستە ئەمە قبول بکرێت کە جیاوازی لەهجەکان دەوڵەمەندی زمانە لە ڕووی پارچەکانیشەوە پێویستە لە دیالۆگێکی سەلامەت دابین. من هەموو کات گوتومە پێشەوە قازی محەممەد سەرکردەی هەمووانە بەڵێ هەمومان پێوەی سەر بڵندی بەڵام لێرەدا ئەو ماڵی ئەو دروست کردووە پێویستە بشێوەیەکی خاوێن بێ ئەوەی پیسی بکەین چڵکنی بکەین پێویستە بەکاری بێنین ئەمە ئارەزووی هەموو کوردانە بێگومان نرخ و بەها دیموکراسیەکان بە تەواوی داتەشراوە لە هەموو توندوتیژیەک و
لە هەموو دڵڕاقیەک بەم شێوەیە ئەمە دەتوانین لەگەڵ دنیای هاوچەرخ باشووری کوردستان و کوردستان بەگشتی بگونجێنێ بەڵام ئەمە دەبێ بە پەیوەندیەکی تۆکمە لەگەڵ یەکدیدا دەستە بەر بکرێت بەڵێ ئەو ڕیفراندۆمەی کە لە 25 ئەیلولی 2017 ئەنجامدرا بەڵێ ئەمە سەربارەوەی کارێکی زۆر مەشروع بوو بەڵام دنیای دەرەوە پشتیوانی ئێمەی نەکرد بەڵێ ئاستەنگی زۆرمان بۆ دروست بوو ئەمە دەبێت ئەمە چاو پێدا بخشێنەوە من لە دوا خاڵمدا دەمەوێت بڵێم ماوەی 30 تا 35 ساڵە تورکیا لەگەڵ کوردان هەورەزم شێوی زۆری من ناڵێم چێ حەقە چێ ناحەقە بەڵام دەبێ ئەم تونند و تیژیە کۆتایی پێبێت لە هەردوو لە خەڵکێکی زۆر گیانی لەدەستدا ماڵ وێرانی بەدووادا هات پێویستە لە هەردوو لاوە ئەمە کۆتایی پێبێت پێویستە تورکیا و باشووری کوردستان بە شێوەیەک لە پەیوەندیەکاندا بن کە بەرژەوەندی هیچ لایەکیان زاڵ نەبێ بەسەر ئەوی دیدا بەڵێ باشووری کوردستان دەرگایەکی گرنگە بۆ تورکیا و بە پێچەوانەشەوە بەڵێ باشووری کوردستان دەرگایەکە بەرەو ڕۆژهەڵاتی ناوین بۆ تورکیا ئەگەر ئێمە دەڵێن جوگرافیا قەدەرە ئەوە ئەو قەدەر و چارە نووسە پێویستە لەلایەن هەردوو لاوە حسابی بۆ بکرێت ڕێزی بگیرێت ئەمە بۆ بەرژەوەندی هەردوو لابێنەوەیەک یەک لە دەوڵەتی تورکیا لە گشت پرسیدا بێگومان ئەو گەمارۆی خراە سەر باشووری کوردستان کاریگەری خراپی لەسەر تورکیاش کرد ئەمە شتێکی زۆر بێمانە بوو چونکە لێرەوە ئەمە دەزانین تورکیا گرنجێکی زۆر بە باشووری کوردستاندا باشووری کوردستان دەرگایەکی واڵایە بۆ تورکیا بە هەمان شێوە ئەمە بۆ باشووری کوردستانیش دەتوانین بڵێن تورکیا دەرگایەکی زۆر بەنرخە کەواتە دەبێ هەردوو لە ڕێزی یەکدی بگرن ئەگەر ڕێزی یەکدی بگرن لە بەرژەوەندی یەکدیدا دەبێ دیسانیشەوە دەبێ ئەم ئۆپەراسیۆنانە کۆتایی پێبێ ئەوەی کە دەکرێتە سەر باشوور ئێمە لە دیاربەکر لە کۆبوونەوەیەکدا کە مزاکەرەی چەند وڵاتانێکمان وەکو ئەزمون وەرگرت لەگەڵ چەند میوانێکدا 2000 چەند بەدیلەکەیە کە دەکرێت وەکو پرۆسی چارەسەری 2012 و 2013 نەبێ بەڵام دەکرێت بە میکانیزمێک ئەم ئۆپەراسیۆنانە کۆتاییان پێبێ ئێمە باسمان لە هەموو ئامانە کرد بەڵێ دەکرێت چەندین ڕێگە چارە هەیە ئەمە زیان بە کوردان دەگەێنێ هەتا زیان بە لایەنی بەرامبەریش دەگەێنێت دەبێ ئەمە بە هەموو شێوەیەک هەوڵی بۆ بدرێت دەبێ لایەنەکان یەکدی قبول بکەن کوردان کە 47 ملیۆن لە ناوچەکەدا بەڵێ هەن نابێ ئەمە ڕووی لێ وەربجێڕدرێت و چاوپۆشی لێ بکرێت کوردانش لەگەڵ لایەنەکانی دیکە لەگەڵ دەوڵەتەکانی دیکە بە شێوەیەکی لەسەر بنەمای ڕێز پەیوەندیان هەبێت و بەردەوام بن من سوپاسی ئێوە دەکەم سوپاسی تەلەڤیزیۆنی ڕووداو دەکەم کە ئێمەیان داوەت کرد هەر بمێنن